لە شەوی ڕابردووەوە قەڵای هەولێر ڕووناکراوەتەوە ئەمە هەم دیمەنێکی جوانی بە قەڵا و هەم دیمەنێکی جوانی بە هەولێریش بەخشیوە. شەوانی بەردەم قەڵا و باغی شار جمەی دێ لە گەشتیار و لە هاوڵاتیان کە بۆ بەسەربردننی کە هاتێکی خۆش دێنە ئەوێ و هەر دڵی ڕۆژی ڕووناکە، بەڵام دیاردەیەکی زۆر نەشاس لەوێ بە بەردەوامی دەبینێت. ئەویش ئەوەیە هەر عەربانە چیە کە لەوێ هەیە بۆ دابینکردنی کارەبا مۆلیدەیەکی هەڵکردووە و کە ڤڕەڤڕ و دەنجی مۆلیدە بە تەواوی باڵی بەسەر ئەم شوێنەدا کێشاوە. فەرمو گوێ لە دەنجی ئەو مۆلیدانە بگرن بزانن چ دیمەنێکی ناشیرنیان بە دوور بەرە بەخشیوە. ئێمە لەسەر ئەو بابەتە قسەمان لەگەڵ قایمی هەولێر کردو و لە دۆخەکە ئاگادارمان کردەوە و باسی لەوە کرد کە ئەمە ڕێگە پێدراو نییە بە هیچ شێوازێک و بە دوواداچوون دەکەن. هەر ئەوە نا یەکێک لەو دیاردانەی کە لە بەردەمی قەڵات و باغی شار دەمیرێەوەیە کە سەرتاشخانەی هەیە و بەڵام نێرگەلەیەکی هێناوەتە دەرەوە و لەسەر شەقامەکە دایناوە بە درێژایی پارکی شار، ینی نێرگەلە لەسەر شەقامەکان دەبینێن. خۆ ئەمە کافتریانی ئەمەش یەکێک لەو دیاردانەی کە سیمایەکی نەشازی بەو دەور و بەرەبەخشیوە. بە هەمان شێواز قایمی هەولێر وتی ئەمەش ڕێگە پێدراو نییە. جا ئێمەش پێما وایە ئەگەر ڕێگە پێدراو نییە چاوەڕێین بۆ ئەوەی ئەو دیاردەیە چارەسەر بکرێت و پایتەختی گەشتیاری سیمایەکی جوانتری بەبەردا بکرێت.